لاری لوتکەی هەفتەی هەشتەم و پێش کۆتایی خولی پلە2ی کوردستان و لە کۆمەڵەی دووەم هەڵەبجەی پێشەنگ و پەروەردەی دووەم بێگەیشتن. لە نیوە یەکەم ئاستی هەردوو تیب لە یەکۆ نزیک بوو، کەمترین مەترسی کەوتە سەر گۆڵی هەردوو تیب. لە دوا خولەکی نیوە یەکەم شوان سەردار بەربەستی یەکسانی شکاند و هەڵەبجەی بە گۆڵ یەکەم پێشخست. لە نیوەی دووەم دوای تێپەڕبوونی تەنها دوو خولەک ڕەوا عەبدوڕەحمان دوای بەشداریکردنی بە شێوازی یەدەک ئەنجامەکەی بۆ پەروەردە یەکسان کردەوە. لە خولەکی 57 سەعەد ئەحمەدی سووری گۆڵی دووەمیشی بۆ پەروەردە زیاد کرد و تیپەکەی لە یاریەکە پێشخست. یانەی هەڵەبجە هەوڵەکانی بۆ یەکسانکردنەوەی ئەنجامەکە چڕ کردەوە، دەرفەتی باشی لە پێشبوو بە گۆڵ بگات، بەڵام وەک پێویست سوودیان لێ نەبینین. پەروەردەش پشتی بە هێرشی هەڵگەڕاوە دەبەست، یاری تا کۆتایی بەم ئەنجامەمایەوە و بە سەرکەوتنی پەروەردە تەواو بوو. دوای هەوڵمان دووبوونێکی زۆر توانیمان ناو سەرکەوتنە بەدەست بێنین لە ناو یاریگای خۆمان لەگە تیپی هەڵەبجە. دەستخۆشیان لێ دەکەین، بەڕاستی تیپێکی نمونە و باش بوون. ئیشاڵڵا بەو سەرکەوتنەی توانیمان تا هەنگاوێکی باش لە قۆناغی داهات و نزیک ببینەوە. ئێستاش سەروی ڕیزبەندینە، ئیشاڵڵا لە ناو شێخان ئەنجامێکی شایستە بەدەستدێنین و تا بتاین لە قۆناغی داهاتوو بە پلەی یەکەم بۆ سەرکەوی. سەرەتایان بە 4 فرسە گۆڵ ناکەین، یاری هەروایە گۆڵ نەکەی گۆڵە لێکرێت و دەڕێ پلانی داناوە تەکتیکی داناوە، بەڵام کەمتەرخەمی خۆمان وامان لێکا بدۆڕێن هەموو یاریەک. ئیشەڵڵا یاری باتیفامان ماوە لە ساحی خۆمانە هەوڵ و مانبوونێکی زۆر، ئیشەڵڵا جهودی زیاترەکەین بۆی سەرکەوتوو بین بگەینە پلەیەکی کوردستان ئیشەڵڵا. بەمەنجامە پەروەردە پێشەنجی کۆمەڵەکەی وەرگرت و بووە خاوەنی 18 خاڵ. هەڵەبجەش بە 16 خاڵەکەی چووە خانەی سێمی ڕیزبەندی. هەفتەی داهاتوو کەوا هەفتەی کۆتاییە، یەک لاکەرەوەی ئەم قۆناغە دەبێت. حوسێن محەممەد، کەناڵی پێام، هەولێر.